لە مۆزەخانەی مارتا لە شاری هێرفۆرتی وڵاتی ئەڵمانیا پێشانگایکی فۆتۆگرافی بۆ فۆتۆگرافەر ڕەوەن جەواد کرایەوە. تابلۆکان گوزارشتیان لە گوزەرانی کوردانی ئێزیدیە کرد لە کەمپەکانی پەنابەران لە سێ پارێزگای باشووری کوردستان. پێشانگای لە تاریکی بەرەو ڕووناکی بە هیوای تاوسی مەلەک 16 فۆتۆ لە خۆت دەگرێ و دەیمین پێشانگای تایبەتی فۆتۆگرافەر ڕەوەن جەوادە. پێشانگاکە لەلایەن ئەڵمانیەکان و ڕەوەندی کوردی نیشتەجێی ئەڵمانیاوە پێشوازی باشی لێکراوە. پێشانگای لە تاریکی بەرەو ڕووناکی بە هیوای تاوسی مەلەک تا 8 حوزەیران بەردەوام دەبێت. دەهێمین پێشانگای منە ئەمڕۆ لە شاری هێرفۆرت لە مارتا موزیەم لە وڵاتی ئەڵمانیا کە ئەو فۆتۆیانەی کە لە پێشانگاکەم نمایش بووە باز لە ماسات و خەمی ئێزدیەکان دەکە لە 2014 کە داعش هاتە شنگال ئەوانەی کە لە کەمپەکان دەژیان من و فۆتۆگرافێک فۆتۆژۆرنالیستێک کارم لەسەرکردن لە هەر سێ پارێزگای باشوور. بەڕاستی ئەو فۆتۆیانەی کە ئەمڕۆ نمایشکان بە پێشوازێکی زۆر باش لەلایەن ڕەوەندی کورد لە ئەڵمانیا و ئەڵمانەکانیش کە زۆر پێشوازێکی زۆر باشیان لێ کرد و سوپاس بۆ ڕێکخراوی یەکماڵ کە ڕێکخراوێکە کار بۆ کللتوری کوردی و کۆکردنەوەی کللتوری کوردی لە ئەڵمانیا دەکات. سوپاس بۆ پشتگیری ئەو پێشەنگایەکە تا 8 مانگی 6 بەردەوام دەبێت. ئێمە وەک مۆزەخانەی مارتا زۆر خۆشحاڵ بووین بە فۆتۆکانی فۆتۆگرافەر. فۆتۆی زۆر گرنگ و چیرۆکی بەهێز لە فۆتۆکانیا دیار بوو ئەمان بینی. وەک مۆزەخانەی خۆمان زۆر بە دڵخۆشیەوە دەرگامان بۆ پێشانگای لە تاریکی بەرەو ڕووناکی بە هیوای مەلەک تاوس کردەوە و ئەم پێشانگایە تا 8 6 بەردەوام دەبێت. وێنەکان هەمویان تایبەت بوون بە فەرمان و جینۆسایدی ئەزداییان. بەڕاستی بۆ من دووبارە ئێش و خەمگینی بوو لەبەرەوەی زۆرێک لەو کەسانێک کە لە ناو وێنەکانە بوون دوور و نزیک من ناسیاویم لەگەڵیان هەبوو، هەندێکیان کە نەماون لە ژیانە چونکە بە قۆناغێکی ئێش و ئازارە دەرباز بوون و ڕزگاریان بوو گەیشتبوونە کوردستان و لە پەناگە و کەمپەکانی کوردستان ژیانیان بەسەرە برد کە خۆم لەوێ بە دیداریان شاد بووم کە چۆن بەو هەموو ئێش و ئازارەدا هاتوون هەندێکیان لە دەستی داعش ڕزگاریان بوو کە گیرا بوون. ئیرۆ ئەم هاتنە پێشەنگا وێنێن کۆمپژە ئێزیدیان لە هێرفۆرت ژە ئالیە وێنەکەیش ڕاوەند هاتیە ئامادەکردن ئەم کاری وی پیرۆز دکن ئیرۆ ئەم گەلە کێفخۆشن کو دیسا وی کۆمپژە ئێزیدیان یا 2014 بیر ئانین ئەو وێنەژی ورد هاتنە کشاندن برینە مەکوورە دیس برینەمە زیندی بوون لێ ئەم وێنەکەیشێخوا ڕاوەند ئەم پیرۆز دکن و هەر سەرکەفتنش بۆ سلااو